سەرۆک بارزانانی لە سەلاحەدین لەگەڵ نوێنەرێت تایبەتێ سەرۆکی ئەمریکای هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعش جڤیە. لە سەلاحەدین سەرۆک مەسعود بارزانی پێشوازی لە نوێنەرێت تایبەتێ سەرۆکی ئەمریکای هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعش برێت مەگۆرک و شاندەکە پێرە کۆژێ باڵوێزی ئەمریکا لە عێراقی دۆگلاس سلێمان و قونسڵی ئەمریکا لە هەولێرێ کێن گرۆس پێکاتبوو. دێ هەفدیتنێدا بەحسا پێشاتێن سیاسیên داویên ناوچێکردن و ڕۆناهی خستنە سەر ڕەوشە سووریە و دڵگرانیên دەربارەی پاشەڕۆژە گەلێ کورد لە سووریێ. نوێنەرێ تایبەتێ سەرۆکی ئەمریکای هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعشێ سیاسەتە وڵاتی خۆیان لەسەر گۆهارتنên هەرێمی و ناودەوڵەتی و ڕەوشە سیاسی و ئەمنیە سووریە خستەڕوو. ڕەوشە سیاسیە عێراقیا پشتی هەڵبژاردنان و هەوڵێن پێکانینە حکوومەتە نوێیە عێراقی مژارێکە دنە هەفدیتنێ بوو و تێدا سەرۆک بارزانی تەکەزی لەسەر وێ چەندێک کرد کۆ بەناوێ دووبارە نەبوونە شاشیên بەرێ و گەهشتنە بشەراکەتە ڕاستەقینە پێویستە هەپەیمانیەک وەرێ دروستکردن لەسەر بنگەها شەراکەت و تەوافق و هەفسەنگی و هەموو ئالیان لەخوا بگرێ و دەمەکژیش بۆی جێبەجێکردنا میکانیزمان وەرێ دەست نیشانکردن. سەرۆک بارزانی دازانینژی و پێویستە هەموو پێکهاتێن عێراقی هەست بوێ چەندێ بکن و باشداری دە پرۆسیا سیاسیە عێراقی دەکردنا ئەوژێ دەبن ڕۆناهیە هەرسێ پرەنسیباندا و تەکەزی لەسەر وێ چەندەژی کرد و پێویستە حکوومەت جێ دەبن سیاوان پرەنسیباندا وەرێ ئاواکردن. دێ بەشێکی دنە جوینەدا نوێنەرێ تایبەتێ سەرۆکی ئەمریکای هەپەیمانیان ناودەوڵەتیە دژی داعش ڕاگەهاند کۆ وڵاتیوی وێ بەردەوام بێدە ئەلیکاریە عێراق و هەرێما کوردستانێدا و داخویاکردن کۆ دەرفەتەکە نوهەش بۆی کارێ هەف بەش و دەڕستکردنە ئارامی و باوەریە.